دەستگا و ڕێکخراوە خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری لە سنووری قەزای چەمچەماڵ بۆ تەمای خێر و خۆشی و شادی بۆ نێوماڵی هەژاران و هاوڵاتیانی سنوورەکە. کۆماڵ بە کۆمەڵگەی پزیشکی بەخشین و نووسینگەکانی دەستگای بەخشین لە قەزاکە بۆتە فریادڕەس و هاوکارێکی باشی هاوڵاتیانی سنوورەکە لە پێشکەشکردنی خزمەتگوزاری شایستە و هاوکاری بەردەوامی هاوڵاتیان. دیارە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە شارۆچکەی چەمچەماڵی یەکە لە پرۆژە خزمەتگوزاری تەندروستیەکانی دەستگای خێرخوازی بەخشین کە لە ساڵی 2009 لەم شارۆچکەی کراوەتەوە. کۆمەڵگەکەمان لە ئێستاە پێکاتەوە لە 8 بەش. ئەم 8 بەشە کە خزمەتگوزاریەکان تیا پێشکەشەکرێ بەبێ جیاوازی و هەروەها بەشێکی تر لەم خزمەتگوزارانی کە ئێمە لێرە پێشکەشێکین بەڕاستی بریتیە لە هاوکاریکردنی گەنجی ئەم شارە لە کچان و لە کوڕان بۆی کە لە بەشە پزیشکەکان لە هەموو ناوەندە حکمی و ناحکمەکانەکە ئەخوێنن هاوینان و لە زستانانیشا بۆ گەشتی زانستی و بۆ مشقی هاوینە ڕوومان تێکن توانیمانە بە بەردەوامی هەموو ساڵی ژمارەیەک لە فێرخوازی ئێمە وەرگین و کاری ڕاهێنانی بۆ بکەین بۆی کە بتوانین لە داهاتووە لە شوێنی دیاریکراوە کاری خۆیان بکەن و هەلی کار بۆ خۆیان بدۆزنەوە. دیارە کۆمەڵگەکەمان تا ئێستا توانیمانە دەرفەتی کار بدۆزینەوە بۆ هەفتە لە هاوڵاتی ئەم شارە و چواردەوری لەو هەفتایە لە 170 دیارە لەو کەسانن کە خۆشبەختانەدان نەمەزراوە ئێمە توانیمانە هەلیکاریان بۆ بدۆزینەوە و توانیمانە ساڵانە بە نزیکەی 200 میلیۆن دینار بۆ خەڵکی ئەم شارۆچکەیە بگەڕینەوە. ئێمە وەکو نووسینگەی چەمچەماڵی دەستگای خێرخوازی بەخشین لە درێژەی کار و چالاکیەکانی تەنها یەک ساڵمانە کە ئەم ساڵی ڕابردووە دروستکردنی یەک خانومان هەبووە، کڕینی 3 ماتۆڕی بارمان هەبووە و دابینکردنی 3 کورسیمان هەبووە، دابینکردنی سەبەتە خۆراکی 200 ماڵمان هەبووە لە ڕەمەزانە و هاوکاریکردنی 1200 ماڵمان هەبووە، هاوکاریکردنی دەچاندنی گورچیلەمان هەبووە و هاوکاری جلوبەرگ و پێداویستی قوتابخانەمان بۆ 100 مناڵ دابین کردووە کە بێباوک و مناڵ یەتیم بووە و بەردەوامیش مانگانە لە کاتی خۆیان بەبێ دواکەوتن هاوکاری 35 بۆ 40 مناڵمان هەبووە هەموو مانگێک بە بڕێکی دیاریکرا. سودمەندبوانی پرۆژە خێرخوازی و خزمەتگوزاریەکانی کۆمەڵی دادگەری بە سوپاسەوە باز لە مامەڵە و کار ئاسانی و بەدەمهاتنی کۆمەڵ دەکەن بۆ هاوڵاتیانی سنوورەکە. من خۆم سەردانی نەخۆشخانەی بەخشینم کردووە چ لە سلێمانی چ لە چەمچەماڵ زۆریش سادەم لێ کردوون زۆریش سوودم لێ وەرگرتوون و هەروەها بۆ مەسەلەی پارەش لە شوێنەکانی تر کەمترە و خزمەتیشان ڕێک و پێکترە و هەروەها بیناکە پاک و خاوێنترە بۆیە دەستخۆشیان لێکە. دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بەخشینەکەین بە زۆر هاوکاریمانیان کردا چ لە خاون پەداویستای بە چ لە ئەژاران خی گەورە پایداران کە هەمیشە سەربەزنیان قەمەت چەند ئەمە دڵخۆشم خی گەوران و دڵخۆشیان بکە. کاندیدێکی کۆمەڵی دادگەری دەڵێت گەر هاوڵاتیان هاوکارمان بن دەستی خزمەتگوزاری دەگەێنینە زۆرینەی شار و گوندەکان لە سنوورەکەدا. لە ماوەکانی ڕابردوودا کۆمەڵی دادگەری کوردستان لە سنووری مەڵبەندی چەمچەماڵ لە چەمچەماڵ لە شۆڕژ لاتەکێ کۆمەڵی پرۆژەی جۆربەجۆری هەبووە دیارترینیان دابینکردنی حەفارە بووە بە هاوکاری خێرخوازان بۆ گۆڕستانەکان و هەروە دابینکردنی ئیسعاف بۆ گواستنەوەی تەرم بە هەمان شێوەت بۆ هەموو خەڵکی سنوورەکە و هەروەها لە ئێساشا ئێمە کۆمەڵگەی پزیشکی بەخشین و هەروەها نووسینگەکانی بەخشین لە تەواوی سنوورەکە ئەمە بە شەو بە ڕۆژ لە خزمەتی خەڵکی سنووری ناوچەکە ئێمەیان بەبێ جیاوازی پشتیوان بەخوای گەورەش ئێمە بەڕاستی بەرەو ڕووی هەڵبژاردنێکە ڕوین ئەگەر بتوانین سەرکەوتنێکی باش بەدەست بێن و خەڵک بێ لەگەڵمانە ئەم پرۆژە خێرخوازیانە ئێمە ئەتوانین فراوانتری بکەین ئەتوانین کارێ بکەین کە خەڵکێکی زیاتر سوودمەند بێت لە پرۆژەکانی ئێمە. کۆمەڵی دادگەری وەک حیزبێکی هەڵقوڵاوی نێو ئازار و معاناتەکانی خەڵکی هەمیشە خەمی یەکەمی خزمەتکردنە بە هاوڵاتیان و ڕابردوو شایەدا کە کۆمەڵ هەمیشە خەمخۆری دین و ژینی هاوڵاتیانی کوردستان بووە. ڕەبیر محەممەد کەناڵی پەیام قەزای چەمچەماڵ.